بۆچی دەسەڵاتدارانی هەرێم دەستەوەستانن لە چارەسەرکردنی کێشەی بەنزین؟ ئایا هەوڵە نوێیەکان لە بەغداوە دەرەنجامیان دەبێت؟ ڕێزە دوور و درێژەکانی بەنزینخانەکان ئێستا بوونەتە سیمای سەرەکی کوردستان، ئەویش دوای ئەوە دێت نرخی بەنزین نزیکەی 2 قات بەرز بۆتەوە. لەگەڵ دەستپێکردنەوەی شەڕی سەر ئێران بە شێوەیەکی خێرا نرخی بەنزین لە هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوەیەکی بەرچاو کردووە. ئەمە لە کاتێکدا کە پێش دەستپێکردنی شەڕەکەش نرخەکان هەل لە بەرزبوونەوەدا بوون. بەپێی بەدواداچوونەکانی ستاندەر ئێستادا هیچ ئاماژەیەک بۆ دابەزینی نرخەکان لە ئارادا نییە. لەم بەدواداچوونە ڕۆژنامەوانیە ستاندەر وردەکاریەکان ئاشکرا دەکات. وەزارەتی سامانە سروشتیەکان ئەمڕۆ ڕایگەیاند بۆ دابەزاندنی نرخی بەنزین پێدانی بەنزین بە 750 دیناری زیاد دەکەین، ناژبێت نۆرماڵی بازرگانی لە 850 دینار گرانتر بفرۆشرێت. بەڵام حکوومەت بۆ چارەسەری درێژخایان ڕایگەیاند بە 2 مەرز نرخەکە دادەبەزن. یەکەمیان شەڕ بوەسێت و حکوومەتی بەغداش بڕی پێویستی ناوخۆ زیاد بکات، بە پێچەوانەوە کێشەکان چارەسەر نابێت. لەلایەکی دیکەوە کاوە عەلی پەرلەمانتاری یەکگرتوو ئەمەژە بۆ دەکات کە حکوومەت یارێمڕەتی کردوتەوە بانزینی 450 دیناری قوبوڵ بکات لە بەرامبەر ئەو 50,000 بەرمیل نەوتەی کە بۆ پێویستی ناوخۆ دەدرێتە هەرێم. ناوبراو دەژڵێت کە داوا کراوە ئەو بڕەنەوتەی بۆ پێداویستی ناوخۆ بەکاردێت زیاد بکرێت. ئەمڕۆ عیززەت سابیر بریکاری وەزیری نەوت لە کۆبوونەوەی لەگەڵ فراکسیۆنی یەکگرتوو ئامادەی وەزارەتەکەی نیشاندا بۆ گرتنەبەری هەر هەنگاوێک کە ببێتە هۆی سوککردنی باری گوزەرانی خەڵکو و دابەزاندنی نرخەکان. بەڵام هیچ بەڵێنێکی کۆنکرێتی لەم بارەوە نەداوە کە چی دەکەن بۆ ئەوەی نرخەکان دابەزن. ئەو هەوڵانەی لە بەغداوە دەدرێن بەستراونەتەوە بە ڕەزامەندی پێشوەختەی هەرێم. بە جۆرێک پێناچێت بەغدا هیچ هەنگاوێک بنێت ئەگەر هەرێم ڕازی نەبێت دەستبەرداری ئەو 50,000 بەرمیلە بێت کە بۆ پێویستی ناوخۆ تەرخان کراوە.